مزگەوتی گەورەی ئامێدی و منارە سەرنجڕاکێشەکەی کە ڕێکخراوی یونسکۆ وەک شوێنەواری مێژوویدانی پێداناوە دەکەوێتە قەزای ئامێدی سەر بە پارێزگای دهۆک. مێژووی بنیاتنانی بۆ ساڵی 573 کۆچی لە کۆتایی سەردەمی دەوڵەتی ئەمەوی و سەرەتای دەوڵەتی عەباسی دەگەڕێتەوە. منارەی مزگەوتی گەورەی ئامێدی کە یەکێک لە هێما دیارەکانی مزگەوتەکەیە، درێژیەکەی 30 مەترە و پانی بنکەکەی 3 مەترە و بەرزی دەرگاکەی مەتر و نیوێکە. لە ناو منارەکەدا 103 پەیژە هەیە کە دەگەنە سەری منارەکە. ئەم منارەیە بەر لە 6 سەدە و لە سەردەمی سوڵتان حسێن والی بنیاتراوە. ڕووبەری مزگەوتی گەورەی ئامێدی 2000 مەتری چوارگۆشەیە. لە حرەمێکی گەورە پێک دێت و چەندین قوبەی تێدایە کە بە بەرد و قورد دروستکراون. حرەمی مزگەوتەکە لە هەردوو نهۆمی سەر و خوار پێک دێ. نهۆمی سەرەوە لە سەردەمی سوڵتان حسێن والی دروستکراوە و شوێنی نوێژی ژنانیش لە خۆ دەگرێت. یەکێک لە کەسایەتیەکانی قەزای ئامێدی دەڵێ مزگەوتی گەورەی ئامێدی جێگەیەکی شوێنەواری زۆر گرنگە. بۆ کەرتی گەشتیاریش بایەخی زۆری هەیە، چونکە بەهۆی ئەم مزگەوتەوە خەڵکانێکی زۆر سەردانی قەزای ئامێدی دەکەن. ئۆمێدیە قەزایەکەت کەویتە سەر پۆرزگەهۆ دووگێوە دەوروبەرێت نزیکی 1000 مۆلۆ ئۆکنجێت ئۆمێدیەنە مێژووە ئۆمێدی زەفرێت بوو بەری 5000 ساڵە. ئۆمێدیە سەدان شینەوەرت کەڤنیە تێدەهین جامع مازن یا ئۆمێدیە گەلەکە بنەبوودەنگە دەوروبەرێت نزیکی 500 یە کوچی هاتیە ئۆڤۆکردن و حتون کە بەردەوامەت کاری خوددا. ژیان ئۆمێدیە خۆ ژیانەکە یا سادەیە گەلەک یا سادەیە. خەڵکی ئۆمێدیەژی یە ڕەوشەنبیر و تێگەهشتیە سەرڕێ چەند خەرەکی یە دیندارە ئەوی بۆ ژێرە هوسای بچیک و یعنی دەوروبەرێت کیلومترێکێ یە درێژەهیا یا بۆ ژێرە ئۆمێدیە 8 مزگەفت یە لێهین دلیلی هەندەیەک و ئەوی بۆ ژێری دینداری یا تێداهێت بەرین و کە وەک مێژونوس بەحثت کەن 33 مزگەفت جامعە جهێت یعنی خواندن و نویسین و دیانەتێ 33 مزگەفت ئۆمێدیە بوون وی بۆ ژێرە هوسای بچیک حتا 33 جەها مەیە دەست نیشان کردین وەک جه بەس ئەڤروکە 8 جه یەتماینە ئاوە. ئەم مزگەوتە چەندین مامۆستا و زانای ئاینی ئیسلام لە ناوچەکە پێگەیاندووە، وەک دەستگایەکی ڕۆشنبیری و ئاینی گەورەش لە کۆنەوە هەتا ئێستا مامەڵەی لەگەڵ کراوە. هەر لە ناو مزگەوتی گەورەی ئامێدی قوتابخانەیەکی زانستە شەرعیەکان هەیە کە سەردەمی خۆی یەکێک بووە لە گەورەترین خوێندنگاکان لە ناوچەکەدا کە چەندین زانستی جیاوازی تێدا خوێندراوە. دوای 600 ساڵیش لە دروستکردنی خوێندنگەکە هێشتا بە شێوەی ئەندازیاری جوانی خۆی ماوەتەوە.